لە سەرەتادا دەمەوێت بڵێم ئەگەر تا ئێستا بەشداری ئەم کۆرست نەکردووە ئەوە بێ دوودڵی بەشدار بە. من وەکو بەشداربوویەکی کۆرسی چاڵاکردنەوەی مێشک و یادگار لە گروپی 16هەمدا بەڕاستی ئەمە باشترین کۆرسە کە تا ئێستا بەشداریم کردبێت، چونکە زۆر گۆڕانکاریین لە ژیانمدا کردووە، هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی تەندروستیەوە. لە ڕووی دەرونیەوە متمانە بەخۆبوونت زیاد دەکاتن و هەروەها ئێستا زۆر هەست بە ئارامی دەکەم، زیاتر حەز دەکەم گوێ بگرم لەوەی کەوا قسە بکەم. جاران ئەگەر زانیاریکم ببینی بە یان بمبیست بە ئەوە گوێم پێ نەدەدا، بەڵام ئێستا زۆر حەز دەکەم شت فێر بم و خۆم بەرەو پێشەوە ببەم. لە سەرەتای کۆرسەکە ئێمە تێستێکی 4 کاتژمێریمان کرد. من توانیم تەنها لاپەڕێک لە قورئانی پیرۆز لەبەر بکەم، ئەویش بە ئیتقانێکی 180، بەڵام ئێستا بەهۆی فەزڵی خودای گەورە و بەهۆی ماندووبوونی مامۆستاکان و بەهۆی ئەنجامدانی ڕاهێنانەوە دەتوانم لاپەڕێک لە ماوەی 5 خولەک لەبەر بکەم. ئەمەش گۆڕانکاریێکی زۆر گەورە بوو لە مندا، چونکە تا ئێستا قورئانم ختم نەکردووە، چەند جوزئێکی کەمم لێ خوێندووە و ڕۆژانە تەنها 20 خولەکێک لەبەرکردنی بینینیم ئەنجام دەدام. بۆ لەبەرکردنی ژمارەم دەتوانم لە 1 خولەک 60 ژمارە لەبەر بکەم و کۆرسەکە لە ئاستێکی زۆر پێشکەوتوودایە، مامۆستاکانی زۆر سەرکەوتن و پڕن لە زانست و عیلم. کاتێک کە ئەم کۆرسم بینی کەمێک دوودڵ بووم، بەڵام هەر لە یەکەم وانەوە بۆم دەرکەوت کە کۆرسێکی زۆر باشە و ئەو فیدباکانی کە دەربارەی ئەم کۆرسە هەبوون بەڕاستی دەتوانم بڵێم زۆر کەمن، زۆر کەمەش لە تا ئەو کۆرسە.